ساڵتان پیرۆز لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کۆوارەوە هاتوینەتەوە لاتان و کۆمەڵێک بابەتی هوەری و کولتوریمان بۆ ئامادەکردوون. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. فیلمی کوردی هێمای ئارامی خەڵاتی باشترین فیلمی دۆکومنتاری لە فستیڤاڵی لەندەن شۆرت فیلم فستیڤاڵ بەدەستهێنا. فیلمەکە لە دەرهێنانی کامیل قادرە و ناوەڕۆکەکەی باس لە پارێزگاریکردنی پێشمەرگە دەکات لە شاری کەرکووک. لە 2014-2015 گەڵاڵێ ئەوە هاتە مێشکم فیلمێکی دیکۆمەنتاری بکەم. تەوان یەکەم تەجروبەشمە، یەکەم ئەوەمەکەوا جارێکە فیلمی دیکۆمەنتاریم نەکردووە، بەڵام هەر ئەوە بوو ئاواتەکەم بووکەوە بۆ پێشمەرگە شتێ بکەم. هەڵسام وتم باشە پێشمەرگە لەو سنگرانیە لە بەرامبەر داعشی گرتووە لە ناو شاری کەرکووکیش زۆر ئارامە، هیچ شتێک نییە وەکوەیەکەوە پێشمەرگە ینی بە هەموو توانایەکەوە پێشی گرتو و ناو شاریش زۆر بە ئارامە، دەبێت چی بێ. هەڵسام بۆیکەوە بتوانم ئەم بیکەم بە کورتە فیلمێک، ئەو بیرۆکەیم بۆ هات هەڵسام چوون بۆ سنگەرەکانی پێشمەرگە. لە سنگەرەکانی پێشمەرگە سێرم کرد، ینی بۆ پەڕی توانە و بە ورە بەرزیەوە ڕێیان لە داعش گرتووە کەوا بێ جۆرە ناتوان بێنە ژوورەوە. ئەو فستیڤاڵە ناوی فستیڤاڵی شۆرت لەندەن بۆ فیلمە. فیلمی دۆکۆمنتاری 4 فیلم وەرگیرەوە کەەوە بەشداری کرد لە پێشبەرچەیە. یەکێ لەو فیلمانە فیلمەکەی منە لەگەڵ 3 فیلمی بیانیە بەشداری کردووە. ئەو فیلمی من فیلمی دیکۆمنتاری هێمای ئارامی. هێمای ئارامی ینی نیشانەی کەوا پێشمەرگە لە کوێ بێ ئارامی لەوەیە. فیلمەکەی من ناویەوەیە. لەبەرەوە باشترین فیلمی دیکۆمەنتاری خەڵاتی باشترین دیکۆمەنتاری بەدەستهێناوە. ئەوە ڕاستیە فستیڤالەکە فستیڤالێکی جیهانیە، ینی ئەوە نییەکەوە ناوخۆی بێ، فستیڤالێکی جیهانیە لە هەموو وڵاتەکانەوە فیلم بۆی ڕۆشتووە، فیلمی کورتە، فیلمی دیکۆمەنتاریە، فیلمی ئەنیمەیشنە، ئەمانە هەمووی بۆ ڕۆشتووە. بەڵام ئەوەیکەوا من بزانم لە فیلمی دیکۆمەنتاری تەنها 4 فیلم بووە. ئەو کەناڵانە شەونخوینییانە کردکەوە بۆیکەوە ئەو نەبەردیانەی پێشمەرگەی بیگەینە جیهان. شەونخوینیانە کرد بۆیکەوە چی لە ناو جەرگەی پێشمەرگە هەیە لە شەونخوینیانە کرد بەرامبەر داعش بیگەینە جیهانە. کان لەبەرەوە دەوری ڕاگەیاندن زۆر بوو لەم فیلمەیە. لە کۆتاییشەوە دیارە، ینیکەوە جەنابەت خۆتان لێرانە لەو فیلمەیە دەورێکی کاریگەرتانە بۆکەوە یەکسەر تەبلی سەرکەوتن لێدەنکەوە گوندی بەشیر ئەوەدان کراوەتەوە. کتێبی نەوال سعداوی بە ناوەکانی پیا و سێکس و ژن و سێکس وەرگێڕرانە سەرزمانی کوردی. کتێبەکە لەلایەن نەوال سعداویەوە بە زمانی عەرەبی نووسراوە و ئەیوب جەلال ماوانەی کردوویەتی بە کوردی. ناوڕۆکی کتێبەکان پەروەردەیە و ناساندنی جەستە و هەستی پیا و ئافرەتە. پێشتر بەرەمەکانی دکتۆرە نەوال سەداویم خوێندبوونەوە بە زمانی کوردی و هەم بە زمانی عەرەبی. کتێبەکانی کاریگەریشی قوڵان لەسەر دروستکردم، هەم لە بیرکردنەوە، هەم لە ئایدیا، هەم لە ڕوانینم بۆ ژیان و هەم بڕوانینم بۆ ئافرەت وەکو بەتایبەتی و ڕوانینم بە شێوەیەکی گشتی بۆ مرۆڤایەتی. کتێبەکانی الرەجل والجنسان المەرأة والجنس ئەو دوو کتێبە بوو کە من بە زمانی عەرەبی خوێندمنەوە. دوای خوێندنەوە کاریگەرێکی زۆری لەسەردانم، بیرکردنەوەی لەسەر ئافرەت گۆڕم، بیرکردنەوەی لەسەر دەستەی ئافرەت، لەسەر پێکاتەوەکو ئەندامەکانی ئافرەت، ینی خوێندنەوەی ئافرەت وەکو مرۆڤێک، نەک وەکو کاڵایەک وەکو شتێکی ئاسایی بێت. هیچ گرفتێکی وام نەهاتە بێش بتوانم یا چێشم بۆ دروست بکە لە وەرجێڕانەکە. لەبەرەوەی زمانی وەرجێڕانێک، زمانی نووسینە عەرەبیەکەی دەکە ئەسڵیەکەی ئەوەندە ئاسانە، ئەوەندە سادەیە، ڕوامە هەر یەکێک تۆسقاڵێک لە زمانی عەرەبی ئاشنایی هەبی، گوێی لە وتاری عەرەبی و ژووبی دەتوانێت ئیستیفادەی لێ بکات و لێ حاڵی. دەقەکە نەمتووە هەوڵم نەداوە دەقی کتێبەکە وەرجێڕم، هەوڵم دایە ئەو کتێبە بتوانم بە زمانێکی ئاسان، بە زمانێکی دەستەواژەی کوردی وا هەڵبژێرم لە وەرجێڕانەکە، هەموو خەڵک ئەوەی خوێنەر بی لێ تێبگاتن. دەستەواژەی تێدا ڕاستە، لەوانەیە دەستەواژەی تێدا بیت زۆر قورزی با بەکارهێنێ، بەڵام لەبەر ئەمانەتی کتێبەکە وەرجێڕانەکە خۆم لێ نەم بواردە و ئەنی وەکو خۆی بدەق بە ئەمانەتە وەرمجێڕاوە، بە زمانی زانستیەکەی خۆی چۆن بۆ شێ وەرمجێڕاوە. زۆر کتێبەیە بەڕاستی لە کتێبخانەی کوردی زۆر پێویستە، بە تایبەتی ئێستا کتێبی مێژووی زۆر پێویستە، کتێبی دەروونزانی زۆر پێویستە، کتێبی پەروەردەیی زۆر پێویستە.
پێویستترین کتێبش کە ئێستا ئەمە باسیەکەن کتێبی پەروەردەی جنسیە. ئەو کتێبانە ئێستا بەخود گفتوگۆکردن لەگەڵ ئەو مەسەلانە شتێکی زۆر ببوو لەناو کۆمەلگای کوردی. هەتاوەکو ئێستا لەو باوەڕەدەم چ پیا و چ ئافرەت ناتوانن تەواو لە جەستەی خۆیان حاڵی بن، تاو لە جەستە و ئەندامی خۆیان حاڵی بن. لەوانەیە پیا وەکو چێزێکی سێکسی سەیری ئافرەت بکات، یاخود وەکو کاڵایەک سەیری بکاتن. ئافرەتەکەش لەوانەیە قەناعەتی وابێ کە لە ئەزەلە بۆ ئەوشتە دروستکراوە. بەڵام بوونی ئەم کتێبانە ڕچەی ئەم بیرکردنەوە دۆگمای ئەشتێنەیە. وا لێکات ئینسان دووبارە پێداچوونە بە بیر و باوەڕ پێداچوونە بە خوێندنەوەی خۆی بۆ بەرامبەری خۆی بکات. بەر لەوەی ئینسان مخاتەبەی کەسێک کا بەرامبەری خۆیتی کەەوە ئافرەتە یەکەم شت ئەوە ئینسانە مرۆڤە. کەواتە لێرە ئەگەر بگەڕێنێ بۆ ئاینە ئاسمانیەکان، هەر ئاینەکان تاکیل لەسەر جیاوازەشی فسیۆلۆژی لە نێوان ژن و پیاوەکان، جیاوازەکە لە ڕووی عەقڵ و کەماڵدانیە. یەکێک لە شێوەکارەکانی زاخۆ میوانی ئێمە دەبێت و باس لە ئەزمموی هوەری خۆی دەکات کە لەحێ نیعمەت وێنەی سروشتی کوردستان دەکێشێت و لە ڕێگەی ڕەنگەکانەوە دیمەنە ناوازەکانمان پیشان دەدات. پشتی ژێ من گەهشە قۆناغا شەشێ سەرەتایی دە حەزا هوەری شێوەکاری وەکو باشنوێسین و وێنەکێشان دەف من پەیدا بی و هێدی پشتەوانیە مامۆسایەت من خوشحالی و دیسا خێزانە me دایکا من و برایت من خوش کرد من وانا ئاندانا میکردن که از برای وی بابت هنری بیم و دیسا و کار خوی وێنەکێشانێ و هەر وەسا باشنوێسینی از دەست بکەم و ڕاهێنانە پێدا بکەم من خواهەوێت ئەوی مەیدانێ دا و ئەبچمە وی کاری از انجام دم و برای جوان کارت از انجام دم پیشانگه خدا نشانت وان تابلت من همی سروشی و گرداینه ورز سالنن سرارای ویشنده کو گلک تابلت دیجی که منای تعبیری ام بجنیت واقعی ما یت درست کردین بو پیشانگه دا لی از گلک کیف خوش دم از تابلت کا سروشی از نقشینم سپاس بۆ خودێ من حەفێشانگێت خۆیت شێوەکاری تایبەت منێت vekirîn dul hewlêra paytext û pêncî dîşil bajêrê Zaxo û me nûkesê berheviya xwe dikim bۆ pêşenga xwe ya heştê bi anahiya Xwedê demekê nêzik de em dê ew ê jî berhevîkîn bû şilake fazil me aram bitin em dê wê jêkî şila dê bû hejîkerê karê xwe hunerî em dê nîşan dîn. پشتی هاتنا اوی ایشا کوچکا اوی سرانسری جهانی گرتی مخوها بتت جهان کادیا دیسا و هزری و یا هنری و یا شیوکاری من شیا از بشیم چندین تابلوها قناخاوی ماوی هنی دریجه از تابلو بنقشینم و بردوام بم و حتی نوکشی از بردوام بی کاری دا و گل هندش دا تشتک دی درگه که دی بو مبابی سرارایی که من شیان پیشان گید خو یه تایبت لحولت خدا پیشان بدن وکی گل هوا خوش شوکار لی بوم درگه کی دیو بی درگه کی آنلاین هم بجنی او پیشانگیت افتراضی و بین سراسر جهانی و سراسر وطن عربی سراسر اروپا سراسر جهانی ما وکو شوکارا بشکداری تداکر و سپاس بو خودی حتی 600 باورنامه سراسر وطن عربی و جهانی دا مبدأ خوفه ایناینا سه جارشک ما بشکداریت راسخو ما انجام داینه و کی تابلو ما گشتی پایتخت قاهره ام بجن المصري وهر وصل التركيا جيك لوح ما هاتنا نشاندان لي بهرا بتر بشانجه منو ك امت ازو قالك هنا من دميت زاخو والبارزگاه دو كي ودي سافن بجني اريما كردستاني
ام پشتیداری وی پیشنگیت آنلاین داد کین از او گله خبر میاد کردستانی جه مثلا کفنیت سر اصل جهانش دست خو وینای نووسەران لە هەوڵی بەردەوامدان بۆ پاراستنی کولتور و نووسینەوەی مێژووی کورد و دۆکیومنتکردنی ڕووداوەکان بوو بێ ئەسەر خەڵکی باکووری کوردستانە و لە ساڵی 1984ەوە لە سوید دەژی ئەو لە ڕێگەی لێکۆڵینەوەی بەردەوامەوە لەبارەی ئەنفال و گەلی کورد توانیوێتی چەند کتێبێک بەرهەم بهێنێت. ناوی من بوو بێ ئەسەر ئەژی باکوڕێ کوردستانê bajarê Mêrdîn qezaya Dêrika Çayê mazî min heştê û çara de ez hatim Swêdê. Heştê û şeşa de min dest bi karê nivîskarî kir û min hêdî pirtûk nivîsandin. Pirtûka min yekem di sala 1994 de bi Kurdî li Swêdê li ser zîndana Diyarbekir bi navê Guardian hate çapkirin. Piştî ez tê gêştim ku anfal çi ye û ji bo çi anfalê dest pê kir min xwest ez dest bavîjim vê mijarê û li ser vê kar bikim, lêkolîn bikim da ku bikaribim wê êş û elem û gotin û hesrê dayîkan li Ewropa û nava Kurda de bela bikim. Sala 2007 ez Swêdê çûm Kurdistana azad yani Başûrê Kurdistanê û min lêkolîn çêkir da ku bikaribim li ser vê karasetê şano, roman û hevpeyvînên ku min tomar kiriye weke pirtûk çap bikim, bela bikim. û dema gel Başûrê Kurdistanê bûm ez tê gêştim ku divê em êdî wekû Kurd anfalê bikarînin ji ber ku anfal di qada nemtevîrê tu manaya wê tuneyê divê em bêjin jenosîd. Lewra jî dema hîn el Kurdistanê bû min wek bi rişorek bi navê anfal û jenosîd hem bi kurmancî hem bi soranînivîsan piştî xebatek 11 mehan ku li Başûrê Kurdistanê min kir û li Swêd vegeriyam min şanoya anfalê bi navê dîroka roş nivîsî û li Swêdê da çapkirin da ku ev jî kal ser dika bê lîstin û xelk vê kerasetê guhê xwe bibihîze bi çavê xwe bibîne lewra jî şanogerî gelekî girîng e divê ev li ser dikê bête lîstin. Piştî xebata 7 sala min romana 8000 zilamên anfal zilamên barzanî ku hatîbû anfalkirin nivîsand ev bi kurmancî li Bakurê Kurdistanê hat çapkirin bela bûn hal piyasê nemayê qediyayê û soraniya wê jî ji bona çapê amadî ye hêvîdar me di demek nêzik de wê soraniya wê jî li Başûrê Kurdistanê bête çapkirin. Pirtûka milî her îtalî ku nêzîkî 10 sala min li ser vê kar kir ew hevpeyvînên ku min bi malbatên kesên wan hatîbûn anfalkirin kiriye. Ez dema ku çûm Başûrê Kurdistanê li devera barzan cî war bûm min xebatê xwe bi rojê seredana sê mala dest pê kir min dipirsî wan bersîv dida piştî van kar û xebatê xwe piştî wan hersên berhemê xwe ew hevpeyvînên ku bi malbatên kesê wan hatîbû anfalkirin kirin bi du zalevaya bi kurmancî û bi soranî û bi du alfabeya çap kir da ku em wekî dizanin ku problemek me girîng heye duwarê ziman û alfabe de li Bakur û Rojava Latînî bikartînin li Rojhilat û Başûr alfabe Erebî û soranî bikartînin lewra jê min ev pirtûk bi her du zaleveya çap kir weşand. دراما و فیلمی کۆمیدی هەوادارێکی زۆری هەیە و زۆر جاریش دەرفەتێکا بۆ لە بیربردننی کێشەکانی ژیان هەر بۆیە سێتکۆمی ئوتێلەکەی مینە یەکێکە لەو زنجیرە تەلەڤیزیۆنیانەی تا ئێستا 4 ئەڵلقەی لێپەخشکراوە و بەردەوامە. هەڤاڵ حەمە ئەمین پرۆدیوسەری سێتکۆمەکەیە و زیاتر باسی دەکات.
سۆمۆ بیتێکی یەک پلانی یەک دیسێتێک سرای یەک درامای سێتکۆمی هوتێلەکەی مینا کە لە دەرهێنانی دکتۆر دیانز لەتیفە سیناریۆکە کاک جەبار مەحموود پێنجێنیە لە 18/2 ئەم ساڵۆ دەستمان پێ کردووە تقریبان ئێستا 5-6 ڕۆژێکە لە شوتین تەواو بووین نەجاتمان بووە ناوەڕۆکی دراماکە عادەتەن سێتکۆم وشەیەکی ئینگلیزیە ینی سیچویشن کۆمیدیە هەموو کاتێک کە سێتکۆم بەردەوامە بێ باز لە کۆمیدیەکە یان وەکو درامای جاد نییە کە متەتالی بێ بەیەکەوە یان گرێدراو بێ بەیەکەوە بۆ ئەوەی حەڵقە لە دوای حەڵقا گرێدراو بێ درامای کۆمیدی درامای سێتکۆم لە عالەمیشەکە هەیە حەڵقەکان سربەخۆن ئەتوانرێ بڵێ هەر حەڵقەیەک باسی حاڵەتێکی تایبەت دەکا پەیوەندی نییە بە حەڵقەی دووەمەوە بەڵام جاری واشەیە ئەگەری ئەوەی هەیە حەڵقەیەک دوانسیان گرێدراوێکی هەبێ بێکەوە نابێت دو سعە لە ماڵۆ تۆ دانیشی بۆ تۆچی وەلاتم سەر لە ئوتێلەکە ئەمجاخۆ ئەو ئوتێلە نەبووایە هەموو جەنابەت تەبلێک و بنێ زۆرنایەک و تێکەی سنکۆش شەریفە باکوڕێ بووتایە ناوەڕۆکی بەرهەمەکە باس لە کۆمەڵگەی ئێستەی کوردەواری خۆمانەکە بە کۆمەڵێک کێشە و گاز و گلێندەییەکە مەسەلەن هەنێجار نەسیحەتیشە بۆ باری تەکنۆلۆژیای ئێستاکە بە هەڵە جاری وایە بەکاریە باری سیاسی باری کۆمەڵایەتی باری پەروەردەیی هەموو ئەوانە لە خۆگرێ بەڵام بە شێوەیەکی کۆمیدی سێتکۆم لە عالەمە هەر هەبووە وەختی خۆی کە دروست بووە لە ڕادیۆ دەستی پێ کردووە دوایی بەریتانیا بۆ یەکەم جار لە ساڵی 1946 کە بۆ ساڵێک بەردەوام بوو بە ناوی کینگ ڕایت دەستی پێکرد دوای ئەوە ساڵی 56 لە 69ە بەڵام درێژترین سێتکۆم لە عالەما کە دروست بووە لە بەریتانیا بوو ئەویش بە ناوی Last of the Summer Wine ئەویش لە ساڵی 1973 تا ساڵی 2010 بەردەوام بوو درێژترین سێتکۆم بوو ئەویش درامایەکی سێتکۆمی کۆمیدی بوو درێژترین سێتکۆم ئەتوانی ناوی بنەی لە عالەمە دەستپێکی ئەم درامایە پێش ڕەمەزان ئێمە دەستمان پێ کرد خۆی بینێتەوە لە 26 حەلقە کولی حەلقەیەک تقریبا نیو سعاتە هەفتانە ڕۆژی یەکشەممە سعات 9 شەو دەست پێکا بە دراماکە ئەکتەرەکان ڕئیسیەکان زیاتر ئەحمەد ڕۆڤ لەگەڵ کاک عێرفان لەگەڵ ڕێزان فەرەج و تقریبا ئەکتەرەکان زۆر نەبوون لەبەرەوەی پێویستی ناکرد تقریبا خۆی گرێتەوە لە 15 ئەکتەرێک هەمووی بەیەکەوە سێ دوو یەک کامێرا ڕیکۆرد ساوند تێکی دوو دام دوو سێ دەنگ سێ ئەکشن بەخوا دایکە ئەو سنکۆی بە مناڵیش هەروە ئیزعاج و بێزار کرد بوو هەر نەگۆڕاوە ئێمە لە شۆتین تەواو بووین بەڵام کاری مونتاژ و کەلەر و دەنگ ئەوانە هێشتا هەر بەردەوامە چونکە تقریبا چەند حەڵقەیەکی زۆرمان پێشکەش کردووە ئەویش ئیشەکە بە پێویستێ زانم بێڵم کە ئیشەکە ئیشی ئاڤا ئینتەرتەیمنتە ئەو سپۆنسەری کارەکەی کردووە جێی دەست خۆشیە بەڕاستی هیواداری نمونەیان زیابێ
لەبەرەوەی ئەم حەلقانە ڕۆژانی یەکشەممان لە هەفتەیەکە یەک ڕۆژ عەرزەکرێ تقریبان 4 مانگ 5 مانگیەوێ بە هیوای ئەوەشین ئەگەر مەسەلاً سیزنی دووهەم کارمان بۆ کردووە کە بەردەوامی بین بە کارەکە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆی بەردەوام بین. بڕگە و بابەتەکانی ئەم ئەڵقەی کۆوارمان پێشکەشکردن تا ئەڵقەی داهاتوو بمێنن با خێر و خۆشی.